دوابەدوای دە ڕۆژ بارانبارین لە پایتەختی ئیتالیا لە ڕۆما ئاوی ڕووباری تیبەر زیاتر لە ئاسی سروشتی خۆی بەرز بۆتەوە بۆ هۆیەوە ئاوی ڕووبارەکە گەیشتۆتە سەر کەناری شەقام و پەرژین و کەڵەکە بەردەکان. لەم ماوەیەدا بەهۆی ئەم ڤایرۆسەوە زۆربەی شوێنەکان دووبارە داخرانەوە. داخستنی تەواوی چێشتخانە و شوێنە بازرگانی و گەشت و گوزاریەکان لە ئیتالیا بە ناچاری وای لە هاوڵاتیانی ئەو وڵاتە کردووە لە ماڵەوە بمێننەوە و خۆیان بەدوور بگرن لە قەرەباڵغی و هاتوچۆ، بەڵام بۆیان هەیە سەردانی نەخۆشخانە بکەن و بۆ کڕینی پێداویستە گرنگیەکان بێنە دەرەوە و هاوکات بۆیان هەبوو بڕۆنە دەرەوە بۆ وەرزش و ڕاکردن. لە کۆلسیۆمەوە بەرەو نافورەی تریڤی سەرجەم شوێنە دێرین و بەنێوبانگەکانی ڕۆما چۆڵن. هەر لە 6 مانگی یەکەوە چالاکی بیفانە هەموو ساڵێک لەم کاتەدا بۆ یاری مناڵان و فرۆشتنی شیرەمەنی ساز دەکرێت، بەڵام ئەم ساڵ زۆر چۆڵە.